هاوکاتی کۆبوونەوە لووتکەیەکەی ترامپ لە ڤێتنام لەگەڵ ڕێبەری کۆریای باکوور کیم جۆن ئۆن لێرە لە واشنگتن دانیشتنێکی تایبەت دەکرێت وەک دەگوترێت بۆ خستنەڕووی هەندێک ڕاستی لەسەر سەرۆک ترامپ. لەو دانیشتنەیدا لە بەردەم کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران مایکڵ کۆهێن پارێزەری پێشووی سەرۆک ترامپ هێرشێکی توندی کردە سەری بۆ تاوتێکردنی فشارەکان بۆ سەر ترامپ و کورد کۆنێکشن میواندارێتی دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تەنیسی دەکات. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆم دەرفەتە. دەمەوێت لەوەوە دەست پێ بکەین. ئایا ئەم دانیشتنانە و قسەکانی مایکڵ کۆهێن ئایا هیچی لێ دەکەوێتەوە؟ بەڵێ لەوە دەچێتن زۆر شتی نێگەتیڤی لێ بکەوێتەوە لە بۆ ترامپ حکمی ئەوەی کە بە تایبەتی ئەوەی کە لە بۆ خەڵکی ئەمریکایە بەکراوەی قسەی کرد لە کۆنگرێس هەندێک ڕێچکەی دیکەی کردەوە لە بۆ کۆنگرێس بە تایبەتی لە بۆ دیموکراتەکان کە ئێستا کۆنتترۆلی جوواکی نوێنەران دەکەن کە بە دوای هەندێک لایەنی دیکەی لێکۆڵینەوەکەیان بە شێوەکی گشتی بەرفرەتر بکەن. حکمی ئەوەی مایکڵ کۆهێن ناوی چەند کەسێکی هێنا کە زۆر نزیکن لە داناڵد ترامپ ئەو چەکەی کە نیشانیدا بە دەستی خۆ بە ئیمزای داناڵد ترامپ لە بۆ بێدەنگکردنی ستۆرمی دانیێڵ کە ئەو کارەی لەگەڵی کردبوو ساڵانێک لەوە پێش ئەوانە هەمووی بۆ خۆی و بە تایبەتیژەوەی کە ئەو لایەنە عونسوریەتەکەی ئەوی باس کرد. هەلبەتە وەکو دیتان لە کۆنگرێس بایەخی پێدرا، بەڵام ئەوەی بەلای من سەیر بوو لە کۆنگرێس تەواوی کۆماریەکان ئەو لێکۆڵینەوەیە بەشدار بوون، هەر هەمویان زۆر بە شێوەکی ناشرین هێرشیان دەکردە سەر مایکڵ کۆهێن کە نیشان بدەن ئەو مرۆڤ مرۆڤێکی درۆزن و بێئەتیبارە، لەگەڵ ئەوەی یەک گوشەی ئەویشیان ڕەت نەکردەوە لەبارەی ترامپ دەیگوت. و لە هەمان کاتیش ئەوانە کە مایکڵ کۆهێنیان بە درۆزن و بێئەتیبار ناو دەبرد دیفاعیان لە داناڵد ترامپ دەکرد کە بێئەتیبارترین و درۆزنترین سەرۆکە لە مێژووی سەرۆکانی ئەمریکایە. باشە دکتۆر، ئەگەر ئەمە با بڵێن دەرەنجامێکی لێ بکەوێتەوە، تۆ پێت وایە تا بگاتە ڕادەیە کاتێکە لێکۆڵینەوەکان تاوا بێت یان شتەکان ئیسپات بێ بەو ڕادەیە، تۆ پێت وایە بگاتە ئاستێکە سەرۆک ترامپ لە کار بخرێت؟ ئەوەی کە بە تایبەتی لایەنی تاکس ئاشکرا نەکردنی داناڵد ترامپ بەوەی کە مایکڵ کۆهێن ئاماژەی پێکرد کە بە مایکلی گوتووە نایەوێتن بەلای ئەو لایەنی تاکسی ئەو بەڵێ کە ئاشکرای نەکردووە بکەوێتە دەستی کەسانێک کە پسپۆڕن لە بواری تاکس وای لێ بکەن کە ئاشکرا بکەن کە ئەو مرۆڤە چەندی حیلە کردیە و لە نەتیجەی ئەو حیلانەی لە حکوومەت و لە خەڵکی ئەمریکای کردیە چەندان ملیۆنی بۆ خۆی پاراستیە. پێم وایە ئەگەر ئەوە ڕێچکەیەک بگریتن و بگاتە حەقیقەتێکی بنبەست، پێم وایە هەر ئەوە بۆ خۆی دەکرێتن داناڵد ترامپ لە سەرۆکایەتی لا بباتن و لایەنەکەی دیکەش بەوەی کەم بە مایکڵی گوتووە بچۆ لەگەڵ کۆنگرێس درۆ بکە، ئەوە بۆ خۆی دژی دەستوری ئەمریکایە بکە پێڵێن پەرجوری. پێم وایە کۆمەڵێک شتی گوت کە دەبێت ئەوەی داناڵد ترامپ لە کار رابدرێتن. دکتۆر مایکڵ کۆهێن پێشاش لە دانیشتنەکەی پێشوشا لەگەڵ کۆنگرێس با بڵێن هەر لەژێر سێند خواردن هەندێک شتی وتبوو کە قسەکانی ئەم جارەی پێچەوانەی قسەکانی ئەو جارەی بووە. جا چۆن وا ئەبێت کە با بڵێن بڕوا بم بکرێت، بە چ شێوەیەک بڕوای پێکرێت کە ئەم جارەش لەژێر فشارێکی ترا ئەم شتانە نەڵێت؟ وەیێرە خانم ئەو شتێکە ئاماژت پێکرد ئەو گوتی لە سەرەتای قسەکانی کە بەکراوەی لە بۆ خەڵکی ئەمریکایە قسەی دەکرد، گوتی ئەمن شەرمەندەمە من بەوەی کە درۆم کردیە، بەڵام هۆکارەکەشی گوت کە ترامپ وەختی ئەو قسەکانی خۆی ئامادە دەکات کە بێ لە کۆنگرێس بکاتن کە نیشانی ترامپ و پارێزەرەکانی ترامپی دەدەن، گوتی کە ئەوان دەستکاری گۆتەکانی منیان کرد و ترامپ ئاماژەی پێکردیە کە بڕۆ ئاوا بڵێ ئاوا بڵێ ئاوا بڵێ. ئەم پێم وایە بەو
داوا لێبوردنە بۆ عوزرخوازیەی کە کردی لە کۆنگرێس و لە خەڵکی ئامریکایەوە دانی بەوە ناکە درۆی کردیە ئەم پێم وایە زۆرینەی خەڵکی ئامریکایە ئەگەر هەمووش نەبیتن باوەڕیان هەبوو کە ئەو جارە ڕاستی دەگوت. دکتۆر دواپرسیارم لەسەر مەسەلەی مایکڵ کۆهێنم جاچینە سەر مەسەلەی کۆریای باکوور دەمەوێت ئەوە بێ ئایا پێت وایە هیچ کام لە با بڵێن کوڕەکانی داناڵد ترامپ یاخود کچەکەی ببرێنە بەردەم کۆنگرێس؟ داناڵد ترامپ جونیەر لەوە احتیمالێکی زۆر هەیە چونکە ئەویش یەک لەو کەسە نەبووە کە ئیمزای چەکێک لەو سێچەکەی کردووە کە لە بۆ بێدەنگکردنی ستۆرمی دانیێڵ نووسراوە ئیمزای ئەوی پێوەیەم پێم وایە ئەوەی دیکەش کە گوتی لە ترامپ تاوەر ئاگاداری بابی کردیتەوە لەبارەی دانیشتنەکانیان لەگەڵ نوێنەرانی رووسایە لەوێندرێم پێم وایە شتانە هەمووی هۆکاری ئەوە نەکا و کابراەر وەکو بابی گرفتەی گەورەتر ببیتن لە ئایدا. دکتۆر سەبارەت بە کۆریای باکوور ئایا ئەگەر داناڵد ترامپ ڕێککەوتنێکی لەگەڵ کیم جۆنگ ئان بکردبایە پێت وایە فشارەکان لێرە لە ناو وڵاتیش کەمتر بوایەتەوە لەسەری؟ 100% کەمتر دەبەوە چونکە سەرکەوتنێکی زۆر گەورە بووە تو بە هەڵی سنگێنی لەگەڵ ئەو سەرۆکانەی ڕابردوو لە ئۆباما بۆ بوش بۆ کلینتن هەمویان یەکە بەشێک لە سیاسەتی خارجیان کۆریای باکوورێ بۆ نەیانتانیوە وەکو بە شێوەکی سەرەکی بنبەست بگەنە نەتیجەیەک ئەیتر ئەگەر ئەو سەرکەوتنەی بەدەستهێنا بایە 100% سەرکەوتنێکی زۆر گەورە دەبوو و زۆریش هەوڵ دەدرا لە پەنای ئەو سەرکەوتنە لەگەڵ کۆریایە ئەو خەتایانەوە و تاوانانە و ئەو کارە بێ ئەخلاقیانەی دوور لە ڕووی ئێوە و خەڵک بینەران و بیسەرانتان کردیتی هەمووی دەکەوتە ژێر ئەو چترە و هەوڵ دەدراکە زیاتر ئەوە زەق بکرێتەوە لە بەرامبەر خەتاکانی ترامپ. بەڵێ باشە. بەڵێ باشە وەکو سەرۆک ترامپ ئاماژەی پێکرد ڕێککەوتنەکەی بۆیە نەکردووە کە کیم داوای شتی زۆری کردووە. ئایا پێت وایە تۆ ئەم وتوێژانە گەیشت بێتنە بنبەست یاخود هێشتا دەرفەت هەیە بۆ وتوێژی تر؟ نەگەیشتۆتە بنبەست ئەم بڕوا دەکەم ئەگە ترامپ بمێنێتن لە حکوم درێژە دەکێشیتن بەڵام ترامپ لێرە شەردرۆی کرد چونکە ئەو ڕۆبەیانی زوو حکوومەتی کۆریای باکوور ئەو قسەی ترامپی ڕەت کردەوە کە ئەوان داوای شتێکی زۆریان کردووە بە پێچەوانە ئەوان گوتویانە شتەکان بە هێواشی لە هەردوو لای ئەنجام بدرێن ئێمە لایەنی کەمکردنەوەی چەکەکان دەست پێ دەکەین ئێوەش لایەنی هەڵگرتنی ئابلۆقەکان لەسەر ئێمە هێواش دەست پێ بکەن ئەوەی قبولی نەکردووە ترامپ وە گوتوویەتی یان هەموو یا هیچ ئەوانیش گوتویانە ئێمەوە ناکەین. بەڵێ باشە دکتۆر کرمانج پێت وایە هەنگاوی داهاتوو بۆ کۆریا چی بێت بۆ ڕێککەوتن لەگەڵ کۆریا؟ ئەم پێم وایە دەبی بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ چونکە کۆریا ئەمریکا بیاوێنەیەوێتن هێزێکی ئەتۆمیە لە جیهانێ و دەتوانیتن لانی کەم ئەگەر هیچ نەتوانیتن لە ناوچە ناسەقامگیری دروست بکاتن و ناسەقامگیری کردنیش لە ناوچە لەو لە ئاسیای دوور زەرەر بە بەرژەوەندیەکانی ئەمریکا و بە دۆستانی ئەمریکایە دەگەینیتن لەبەر هەندێ گرینگە ئەمریکا دەرگەکە دانەخاتن کۆریاش بە هەمان شێوە هەوڵ بدەن ڕێزکەیەک ببینەوە کە قەناعەت لە بینیان دروست بێن پێم وایە هۆکاری ئەوەش کە ئەو جارەش نەگەیشتنە نەتیجە نەبوونی باوەڕە لەلایەن هەردوو دەوڵەت. بەڵێ دکتۆر کرمانج گوندی زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە.